سەری بخە بەدایە و کۆتاییەکە بێنە پێشەوە. ئەمڕۆ کۆمەڵێک پێشمەرگە و تێکۆشەری دێرینی گەلەکەمان لەسەر گڵکۆی شەهیدی سەرکردا هەڤاڵ ئارام گرتبووینەوە وەک ڕێزێک بۆ شەهید ئارام لە حەزوری گڵکۆی ئەودا بەڵێن نوێ دەکەینەوە بۆ درێژەپێدانی تێکۆشانی تەواوی شەهیدان. هەروەها ڕێز لە خەباتی بیسمیلکراوی ئەو تێکۆشەرە مەزنەی گەلەکەمان دەگرین. لە کاتێکدا لێرە کۆبووینەوە گەلەکەمان ڕوبەڕووی گەورەترین و نەگریستترین پیلان و هێرشی داگیرکاری دەبێتەوە لەلایەن دۆم هێزی ناتۆ و درندەترین چەتەکانی سەردەم بە سەرکردایەتی ئەردۆغانی فاشیست، دایکی تیرۆری جیهانی و وەلی ئەمری دەوڵەتی ئیسلامی لە عێراق و شام و داوارەی هەرێمی کوردستان بەری ڕەنجی تێکۆشانی تەواوی گەلەکەمان و بەر لە هەر کەسێک شەهیدان و هەروەها ئێوەی پێشمەرگە و تێکۆشەر و زیندانیان و تەواوی گەلەکەمان جگە لە جاش و خاین و خۆفرۆشان دەبێت ئەو ڕاستێش بزانین قوارەی هەرێمی کوردستان دەستکەوتە و بەدەسەڵات پێوانەی نەکەین و لە دەسەڵاتێکی گەندەڵ جیای بکەینەوە. ئەگەر ئاورێک لە مێژووی گەلەکەمان بدەینەوە سەرەڕای ئەو پیلانجێڕیانەی لەسەر گەلەکەمان بەڕێوە چووە، هێشتا گەلێ ئێمە لەسەر پێی خۆی ماوە و لە سڕینەوە و خۆی پاراستووە. ئەوەش بە بەرخودانی تێکۆشەران و خوێنی شەهیدان بووە. بەڵام هەر لە مێژووی ڕابردووشدا بەردەوام چەندین دەستە و تاقم و حیزب و بنەماڵە و تەنانەت بەشێک لە مرنشینەکانیش بوونەتە هاوکاری داگیرکەران و ئەجندا و سیاسەتی ئەوانیان پەیڕەو کردووە. هەر ئەوەش وای کردووە نەبووینەتە خاوەن قوارەیەکی سربەخۆی خۆمان. لەگەڵ ئەوەشدا گەلی ئێمە هێشتا زیندووە و خۆی لە داناوچوون و پاراستووە و لەسەر پێیە. لەم کاتەدا هێرشی داگیرکەری لەلایەن دەوڵەتی تورکیا و هاوپەیمانەکانیەوە بۆ سەرگەلەکەمان بەڕێوە دەبرێت. بە هەمان شێوەی ڕابردووش هەندێ هێز و لایەنی کوردی کەوتونەتە خزمەتی داگیرکەران و بەرەی خیانەتەوە. لە کاتێکی وادا کە لە چوار بەشی کوردستان گەلەکەمان لە تێکۆشاندایە و بەرامبەر بەوەش داگیرکەرانی کوردستان لە هەڵوەشاندن و بەرەو تێکچوون دەڕۆن. بەوەش بە تایبەتیش دەوڵەتی تورکیا کە لەگەڵ کۆمەڵێک قەیرانی ئابووری سیاسی و ئەمنی لەگەڵ قەیرانی سیاسی و ئابووری ئەمنی لەگەڵ ناوچەکە لەگەڵ یەکێتی ئەوروپا لە ناوخۆی تورکیا تەنانەت لە ناوخۆی حکوومەت و حیزبەکەی خودی ئەردۆغاندا ئالەم کاتەدا هەندێک هێزی کوردی بە تایبەتیش بارزانی و سەرانی پارتی دیموکراتی کوردستان هەروەک مێژووی ڕابردویان دەبنە پارێزەری داگیرکەران و دەخوازن پێشکەوتن و دەستکەوتەکانی گەلەکەمان بگەڕێنەوە خاڵی سفر. ئاژبەتاڵ و کارەساتی هەکاری و سیوێکی ئاب و ڕێفراندۆم ئێستا شاوکاری تورکیا نمونەی هەرە بەرچاوی ئەم دەستە و تاقمن. هەر بۆیە تورکیا و هاوپەیمانەکانی هەرێمی کوردستانیان کردوتە ناوەندی یەکلاکردنەوەی ملمنانێ و شەڕ و بەدەستهێنانی بەرژەوەندەکانیان کە ئەوەش ڕوونە نە دەوڵەتی تورکیا و نە هیچ هێزێکی تری داگیرکەران ئەگەر دەستێکی کوردی لەگەڵ نەبێت ناتوانن هیچ ئەنجامێک بەدەست بێنن. ئێمەی باشووری کوردستان نەبێ دەنگ بووین نەقبوڵی داگیرکاریمان کردووە. وەک ڕۆژی ڕووناکیش لە هەموو لایەک دیارە. ئەگەر پیلانی ئەی لێدان بێت لە هێزی پاراستنی گەل ئەوە پیلانی بیتار و مارکردنی دەستکەوتەکانی گەلەکەمانە لە باشوور و قەوارەی هەرێمی کوردستان و وێرانکردنی شارەکانمان. ئەرچی هەموومان لە پێش بە عفرین کردنی باشووری کوردستان بگرین. ئەوەش بە یەک ڕیزی و هەڵوێستی شۆڕژێرانە و پشتگیریکردنی پێشمەرگە و شەروان و گەریلا دەکرێت. داواکارین لەو بەناو پێشمەرگانەی پارتی کە پەلکێش کراون بۆ شەڕی خوشک و برا گەریلاکانیان تکا دەکەین نەچنە ژێرباری ئەو خیانەتە نەبەخشراوە. بانگەواز دەکەین هەوڵ بدەین بۆ پێشگرتن لە شەڕی کورد بەدەستی کورد. خاڵی یەکەم. خاڵی دووەم هەوڵدان بۆ یەکێتی و یەکڕێزی گەلەکەمان. خاڵی سێهەم بانگ لە هەر هێز و لایەنێکەکەین نەبنە بەشێک لە لەشکری داگیرکەران
ئێمە ئەو بەنگریانەی کە لە زیندانا کردمانە ئەو جانبازانەی کە کردومانە بە تەنها بۆ ئازادی کوردستان بوو بۆ ئەوە بووە گەلەکەمان گەلێکی سەرفراز بوو گەلێکی یەکگرتوو گەلێکی هەرچی مەسەلە نەتەوەیەکانە بیپارێزین بەڵام بەداخەوە ئێمەیان چی لێ کردووە تەنانەت هەموو زیندانە سیاسیەکان وایان لێ هاتووە سیاسەتێکی وایان کردووە ئەو حیزبە سیاسیانەی کە ئێستا کار لەسەر ئەواکەن دیسانەوە کوردستان تووشی داگیرکاری ڕێخۆشکرد بۆ دەوڵەتی فاشستی تورک بکەن بتوان کوردستان داگیر بکەن بیانەوێ شەڕی کورد بە کورد بکەن بەڕاستی ئەوە یعنی ناوەشێتەوە لە هەر کەسێک کە زیندانی سیاسی بێ بە مانای کەلیمە دەبێ هەڵگەز بدرێ